بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین بەراورد بە ساڵی 2021 لە ساڵی 2022دا بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر زیادی کردووە. توێژەرێکی کۆمەڵایەتی باز لە کاریگەری خراپی مادە هۆشبەرەکان دەکات لەسەر خێزان و کۆمەڵگە، دەژڵێت هۆکاری سەرەکی ئاڵوودەبوون بۆ بێکاری دەگەڕێتەوە، بەتایبەت لە ناو چینی گەنجاندا. خۆی مادە هۆشبەرەکانی کە لەو دیاردانێک کە ئێستا بە شێوەیەکی بڵاوبوونی هەیە بە تایبەتی لە سنوورەکەی ئێمەدا، هۆکارەکەشی زیاتر بۆ بێکاری و بە ئیشی گەنجەکان دەگەڕێتەوە. بێگومان مادە هۆشبەرەکان کاریگەری دەرونی و تەندروستی و کۆمەڵایەتی لەسەر تاک و لەسەر خێزانیش بەجێ دێڵێت، چونکە ئەو مادانەکە بەکار دەهێنرێن زیانی تەندروستی بە تاکەکەی دەگەێنێت و زیانی دەرونیشی پێدەگەێنێت، شیرازەی خێزانی شتێک دەدات و لە هەمان کاتیشدا دەبێتە هۆی تێکدانی شیرازەی کۆمەڵگە. لە کۆنگرەیەکدا بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان نوێنەری ئاسایشی ڕاپەڕین دەڵێت ئەوانەی مادە هۆشبەرەکان بەکاردەهێنن یاخود بازرگانی پێوە دەکەن بەشێکی خەڵکی دەرەوەی ئیداری ڕاپەڕینن، دەژڵێت بەردەوام لەگەڵ ڕێکخراوەکان سیمیناری هۆشیاری جۆراوجۆر ئەنجام دەدەن بە مەبەستی بەرەنگاربوونەوە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان. دیارە هەموو خەڵکێکی تێدا، خەڵکی بیانی تێدا، خەڵکی ناو ئیدارەی ڕاپەڕین تێدا، هەروە خەڵکی دەرەوەش تێدا، چونکە بازرگانی مادەی هۆشبەر بەتەنیا بە خەڵکی سنوورێک ناکرێت و پەیوەندی بە سنووری شوێنەکانی ترەوە هەیە. ئەوەی کە کەوتۆتە سەر ئاسایش و پۆلیس وەکو مەسەلەی ڕوبەڕووکردنەوەی دادگا و ڕاپێچکردنی دادگا ئەوە کراوە، وەکو لایەنە مەدەنی و ڕۆشنبیریەکەشمان ئەوە بووە کە بەردەوام سیمینار و کۆڕمان هەبووە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک. بەپێی ئەو ئامارانەی بەڕێوەبەرایەتی ئاسایشی ڕاپەڕین بڵاوی کردوێتەوە، لە ساڵی 2022دا زیاتر لە 303 کیلۆ لا جۆرەکانی تلیاک و حەشیش و هێرۆین و کریستاڵ دەستیان بەسەردا گیراوە. 775,140 حەبی هۆشبەر لا جۆرەکانی تراماڵ و میتادۆن، هەروەها 990 دەرزی دەستیان بەسەردا گیراوە، هەروەها 288 دۆسیە بۆ تۆمەتبارانی مادەی هۆشبەر کراوەتەوە. لەو ڕێژەیەش 228 تۆمەتبار با بڕیاری دادوەری دادگا ڕاگیراون بەپێی مادەکانی 25 و 26 و 30 لە یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.